کوژرانی زانە ئەتۆمیە پلە باڵاکەی ئێران موحسین فەخریزادە لە کۆتاییەکانی مانگی 11 ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی زیاد کرد و هەڕەشەی ئاڵۆزترکردنی سیاسەتی ئەمریکا لە بەرامبەر ئێراندا دەکات. جو بایدنی سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا دەڵێت دەیەوێت ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ ڕێکەوتن نامەناوەکیەکەی ئێرانی ساڵی 2015 ئەگەر تاران بگەڕێتەوە سەر پابەندبوونەکانی. مایک پەمپێیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەو پەڕی فشاری توندی لەسەر تاران جێبەجێ کرد کە بەڕاقترین سیاسەتی ئەمریکادا دەندرێت لە بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەروەها دیبلۆماسیەتی بەڕێوەبەرایەتی ئۆبامای لەگەڵ تاراندا بە هەڵسوکەوتی نەرم ناوبرد. سپۆران دەڵێن لە تیمی بایدندا هاتووە ژمارەیەک بڕیاری بەپەلە لە لیستی پێشەوەی کارەکانیدا دەبێت. لە نێویاندا سەرەتا مامەڵە لەگەڵ پەتای کۆڤید-19دا دەکات و ئێرانیش لەو لیستەدا دەبێت، بەڵام لەوانەیە لە بابەتە سەرەکیەکان نەبێت. محەممەد جاواز زەریف وەزیری دەرەوەی ئێران لە مانگەدا بەڕێوەبەرایەتی سەرۆک داناڵد ترامپی بەڕژێمێکی بەدکار ناوبرد و گوتی ئەگەر کۆشکی سپی لەگەڵ دەست بەکاربوونی بایدن بڕیاری گۆڕینی خولەکە بدات و پابەندبوونی بنەڕەتی ئەمریکا بەڕێکەوتنە ئەتۆمیەکە بنرخێنێت، تارانیش بە تەواوەتی پابەند دەبێت.